ئەوە تقریبا 8 ڕۆژە ئەو خەڵکی هەموو بێاوان پێشداش ئەو ئاوا هیچ مشکلەی نەبوو هەندی ئەو قفلە لێرە بردە خوارێ لێرە مشکلا بۆ خەڵکە چابووی ئەوە 4 ڕۆژەمە لێرەینە نەمدیرێ شارەوانی دێتن نەقای مەقام دێت کەس ناجەبا و خەگەردەوە داوا و قای مقامە ئەو شارەوانی هەیە یانی مەسئولی ئاوێک و بێت مشکلا خەڵکی حەلکەتن ئەو لەسەر کورسێ دانیشیتن ئەمەش لێرە بین ئەو حەل نییە دەبی تێک بگەین بزانە ئەو مشکلەکە چییە بن برا ئەنگو ئەو مشکلا خەڵەتە هەیە یا ئەو شەنگوی کردە یان ئەو تەجاوزەنگوهی بابێ بمە دروستکەن ئاوێ نادەنێن دەرێن ئەنگۆ تەزاوز و کردیە و قایمەقایم و مدیری ئاوێ لەمە بوویتە عینادی لەو گەڕەکەی ڕاستی کردەنە عینادی شتەکە ماتول عینادیە لە باتی هەما باوێن بە ئامن بگرن با من محاسبە بکەن ئەوانە 4 ڕۆژە دێن و ئەچن فلان کەس قفل دەکەنەوە پیس کەس قفل دەکەن و قفل لە ماڵێ منە باوێن قفل لە ماڵێم بنەوە تێگەشتی یان ئەمن ئەلێ لە ئەکوژرێم یان دەبێ و خەڵکە ئاو بدرێتێ با کورد و کورمانجی ناوەڵا و گەڕەکە لە 2008ەوە لە 2010ەوە دروست کرا خۆستانیە ئاون هەبوو تازە ئاویان بڕی ئاویان بڕی ئەلێ لەش ئاو فرۆشا بە 5 وەرەقا با ماڵاش ناویان بدەمێ شێ ئاو کون کردیە شێ ئاو بردیە چەند پاریاندایە هەتا وێنەری دوسێ نەفەر چوینە داری ئاوی هەڕەشیانە لێکن لە باتی قایم خام بێتێرە وڵی خەڵکی بدات و مشکلەی خەڵکی سار سەر بکە هەڕەشیانە لە خەڵکی زار ڕۆژ نە تەلەفۆن لە دوستیەکانە حەریزەشی لەو لای ئەڵام بیان بۆ خۆم 2000 ماوە کرێ بەخوا بە 30,000 جار بە 5 ڕۆژان 30,000 پەیدا ناکەمەوە مشکلەکەن ئەوەی بە 5 ماڵانش یەکگاوە هێڵان داوا دەکەین مشکلەکەی مە چارە سەر بکەن